یەکەم هەفتە بازاڕی کشتتوکاڵی بۆ خستنەڕووی بەرەمی جوتیارانی سنوورەکە لە هەڵەبجە کرایەوە. جوتیاران بەشێک لە بەرەمە کشتتوکاڵیەکانیان لە هەفتە بازاڕەکەدا خستە ڕوو. بەڕێوەبەری کشتتوکاڵی هەڵەبجە پرۆژەکە بە گرنگ ناودەبات و دەڵێت هەفتە بازاڕەکە یارمەتیدەر و ئاسانکاریە بۆ ئەوەی جوتیاران بەرەمەکانیان بفرۆشن. ئەمڕۆ لەم جێگایەدا کۆبوونەتەوە بۆ کردنەوەی پرۆژەیەکی گرنگ بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا پرۆژەیەکی لەم چەشنە دەکرێتەوە، ئەویش هەفتە بازاڕی کشتتوکاڵیە. ئەم هەفتە بازاڕە بازاڕێکی گرنگە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران و جوتیارانی ئەم پارێزگایە کە بەردەوام بەپێی وەرزەکان و بەرهەمەکان گۆڕانکاری تێدا بەسەر ئەو جوتیارانی کە بەرهەمەکانیان لە بازاڕەدا ساخت دەکەنەوە بەبێ ئەوەی خۆراککاری تێدا بکرێت و بۆ گروپێکی دیاریکراو لە جوتیار دەرفەتی بەشداریکردن بۆ هەموو جوتیارێک وەک یەکە لێرە. بۆ جوتیاران ڕاستەوخۆ بەرهەمەکانیان دەگەێنە دەستی کڕیار بەبێ ئەوەی پێویستی بەلایەنی سێهەم و چوارەم بێ واتە ئەلۆ بەقام. ئەمە چەند سوودێکی هەیە بۆ جوتیار و کڕیار. ڕاستەوخۆ هەموو قازانجی ساختکردنەوەی بەرهەمەکە دەگەڕێتەوە بۆ جوتیار. کڕیار دەتوانێت بەرهەمی تازەی خۆماڵی دەست بکەوێت لە دەستی جوتیار خۆیەوە. ڕایاڵەیەکی پەیوەندی دەبێت لە نێوان جوتیار و کڕیار، دەتوانرێت لەو ڕێگایەوە جوتیار کڕیاری هەمیشەیی پەیدا بکات بۆ بەرهەمەکانی تەنانەت لە دەرەوەی هەفتە بازاڕەکەش. هەفتە بازاڕەکە جگە لە بەروبوومی کشتتوکاڵی بەرەمی کێڵگەی پەلەوەری و ئیشی دەستی خانمانیشی تێدا دەخرێتە ڕوو. هاوکات بەرەمی خۆماڵی ناوچەکە بە چەندین شێواز ڕاستەوخۆ دەخرێتە بەردەم کڕیار. هەفتە بازاڕێکی جارێ ئەتوانین بڵێن هەفتە بازاڕێکی مۆدێرنە، یعنی لە دەڤەرەکەی ئێمە لە پارێزگەکەمان ئەمە یەکەم جارێکە هەفتە بازاڕی کشتتوکاڵی بەم شێوەیە بکرێتەوە. بەڕاستی زۆر گرنگە بۆ جوتیار، چونکە نزیکە لە منتیقەی جوتیاریش و ئەیرا، یعنی لە حەوزەی شارە زورایە گەکراوەتەوە. جوتیار دەتوانێت بەرهەمەکەی خۆی هەرچی بەرهەمێک بێ لێرە ساقی کاتەوە بە نرخێکی هەرزان بیفرۆشێ و ئەم لاولای پێنەکا مەسەلا بمێنێتەوە یا شتێک کەتوانێت لێرە بیفرۆشێ و ئیسفادە بکە. ئەمە زۆر پێمان خۆش بوو ئەم هەفتە بازاڕێکە کراوەتەوە، ینی هەموو دوکاندارەکان و فەلاحەکان هەمووان ئیسفای لێ ئەکەن، ینی بۆ دوکاندارەکان بۆ ئێمە زۆر شتێکی باشە. پێمان خۆش بوو زووتر ئەمە بکرێتەوە. هەفتە بازاڕەکە دوو ڕۆژ لە هەفتەیەکدا دەکرێتەوە و هەفتانە دوکانەکان ئاڵوگۆڕی پێدەکرێت و دەدرێت بە جوتیاری دیکە. پرۆژەی هەفتە بازاڕی کشتتوکاڵی هەڵەبجە لەلایەن ڕێکخراوی GIZ دیڵمانی و باوکاری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە دروست کراوە و لە 86 دوکان پێک دێت و نزیکەی 100 ملیۆن دیناری تێچووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.